لە چەند بەرنامەی پێشترا باسی ئەومان کرد کە هەڵبژاردەی دێرینەکانی سلێمانی بەشداری خولێکیان کردو لەسەر ئاستی عراق و وەگەشت یاری کۆتایی و لە شاری هەولێر لەگەڵ هەڵبژاردەی بابل یاریان کرد و کێبڕکێکی زۆر بەهێزیان کرد هەتا دواهەمین خولەکان و فرسەتیشان لەدەستدا بۆ ئەوی ببنە پاڵەوان. لێدان یەکلاکەرەوەکان ئەنجامەکەی یەکلا کردەوە کە هەڵبژاردەی سلێمانی پلەی دووەم بەدەستهێنا کە پلەیەکی زۆر باش بووە لە مێژووی هەڵبژاردەی دێرینەکانی سلێمانی و سەرپەرشتیاری هەڵبژاردەکە باسی لە ئاستی هەڵبژاردەکە کردو کە ئەم یاریزانانە ئەکرێ بۆ قۆناغەکانی داهاتوو پاڵەوانێتەکانی داهاتوو ئەنجامی باش بەدەستبێن بۆ ئەوی زانیاری زیاتر هەم لەسەر هەڵبژاردەکە وەربگرین و هەم لەسەر ئەو کەسایەتی کە ساڵانێکی زۆر لە وەرچایشەکە لە ستۆدیۆی سپۆرت مەگەزین میوانداری بەڕێزیانمان کردووە کاک ئەحمەد عەبدوڵڵا. کاک ئەحمەد بەخێر بێی. زۆر سوپاس. شەهاب بە شەهاب ناسرانی جا هەڵبژاردەی دێرینەکانی سلێمانیمان بینی کە تۆ کاری سەرپەرشتاریەکەیت و ماوەیەکی زۆرە دڵسۆزانە وەکو پیشەی هەمیشەی خۆت ئیشانە سەرەکەی. پێش ئەوەی باسی ئەو بکەین با باسی تۆزێک لە مێژوەکەی خۆ بکەیت کاک شەهاب. کاک شەهاب لە ساڵی چەندەوە لەگەڵ وەرزشایەوە و چی کردو بۆ وەرزشی سلێمانی بەتایبەتی لە تۆپی پێیە؟ من لە ساڵی 1970ەوە لە لاوانی تیپی شۆڕشەوە دەستم بە یاری کردووە. باشە. ئەو کاتە کاک تاها بەتاخرە مەشهوور بوو کە ئێستا لە دەروی وڵاتە یادی بەخێر لێرەوە سڵاوی لێ یەکەم. ئەو ڕاهێنەرمان بوو هەچی شتی جوانی وەرزش و شتی هونەری و ڕەوشتی جوانیە ئێمە قوتابی کاک تاها بووین لەوە فێر بووین و لە گەورەکانی پێش خۆمانەوە کە تەمسیلی شاری سلێمانیان کردووە. من لە تیپی شۆڕش بەردەوام بووم تا ساڵی 1982 بە بەردەوامی لە تیپی شۆڕش وەکو یاریزان یاریم کردووە. باشە. دووە ئەوە کاک تاها سەفەری خارجەکات و برادەرەکانمان و زروفی ئەو کاتێ ئەسکەری و فیلاریۆمانە دروست بوو. من قوتابی بووم و توانیم سەرپەرشتی تیپەکەم بکەم تیپی وەژی شۆڕش تیپ میلیەکانی جاران بەڕاستی توانیم ڕێی دەوریانەکانی ئێستای کوردستانی هەبوو وەکو خێزانێک بە چەند ساڵ ئەو تیپە وەکو خۆی مایەوە و یاریزانانە جێگۆڕچێ نەبوو وەکو ئێستا. چونکە من لەو کاتەوە لە تیپی شۆڕش بووم و بە ئێستاشەوە من تیپی شۆڕش ماوە و خۆم سەرپەرشتیەکەم تیپی شۆڕژی لە ساڵی 1972 هەیە. من لە ساڵی 1970 لە تیپی شۆڕشم. ئەمە وەکو تیپی میلی. بەڵێ. وەکو یانە وەکو یانە دواوەی نەوەتەکان هاتە پێشە. من پێش نەوەتەکانیش یەک دوو جارە و کاتە کاک دڵشادی ئاغا بەشداری بتوڵەکانی ئەو کاتی مەرکەز شەباب بۆمانیانە کرد داوای لێکردم کە تیپی شۆڕش بەشداری پێ بکەن بە ناوی ئەوانەوە بەشداری مەکرد و ئەنجامی باشمان باشە هێنا. ساڵانێک لەیانە کار دەکردەوە. دواوە لە ساڵی 93 و ئەمانە کاک ڕزگارە نێرە تیپی چوارباغ داوای هاوکاری لێکردم کە لەگەڵ یا ببم بە دەستەی دامەزرێنەر ینی وەرژی چوارباغ ینی وەرژی چوارباغمان دامەزران ئەو کاتە لە ڕێی من و نێرەوە تەکلیفمان لە کاگاوت شێخ جەناب کرد ئەو کاتە بۆ سەرۆکییانە و بۆی دامی تیپەکەمان بکەن و ئەو کاتە ئێمە تر لەگەڵ تیپی چوارباخە ماینەوە تاوەی من ماوەیە سەفەرم کرد دووەوە سیروانی نوێ چوارباغ لەگەڵ سیروانە یەکیانگرت بوون بەیانی سیروانی دواوی کە من گەڕامەوە لە ینی سیروانی نوێ سەرپەرشتیاری زۆربەی یاریەکانم کردووە بۆ نمونە تۆپی دەست دو ساڵ سەرپەرشتیار بۆ مەرد 2 ساڵەکە یەکەم و دووەمی عێراق بووین ساڵێکیان تەمسیلی بتوڵی عەرەبیمان کرد لە مەغریب ساڵی دواوە لە لوبنان سەرپەرشتیاری گۆڕەپان و مەیدانی کشان و کوڕان بووین لە ئاستی کوردستان و عێراق توانیومانە ئەنجامی باش بێنین لەگەڵ تیپی تۆپی پێ توانیومانە ئەنجامی زۆر باش بۆ لە کوردستانیش بێنین و وەکو دەوری عێراقی ژێمە لەو سەردەمەیە بۆ یەکەم جار یانێکی کوردیانی سیروانی نۆچوونێ نخبەی عێراق و ئەنجامێکی باشیشمانە. باشە بەدەر لەوە هاوڕێیانی شەهاب هەمیشە ئەیبینی لە تۆڕە کۆمەڵاتەکان شەوان یاریەکان خولیان بۆ ئۆکەیتەوە ئەم عەشقە چییە لای جەنابتان کە ئەو وەرزشکارە دێرینە ناڵی دابڕێن و شەوانە بەردەوام خولیان بۆکەیتەوە؟ منیش یەکێکم لە یاریزانەکانی تۆ بەس ئێستا تۆ بەڕێزی تۆ یەکی لە هێرش بەرە باشەکانمان قەت ڕازی نەبووی لە گۆڵکردن. نا گۆڵکەری ئەوە من زۆر جار سوحبەت لەگەڵ خۆشەویستەکان ماکەم جەنابیش یەکێکی لەو خۆشەویستانە. من تۆپیان وەکو خوێن وایە لە لەشما نەمتوانیوە تا ئێستا لە دەرەوە لە ئەوروپاش من لە کەمپەکانە تیپی تۆپی پێم هەبووە تەشکیلم کردووە بە جەریدەش
لە جەریدە ئەوروپیەکانیش لە نەرویج و لە هۆڵەنداش کە لە دوو وڵاتی جیابووم لێژە تیپی تۆپێنم دروست کردەوە هەم بۆ مقابلەش کراوی لێش من ئەبینم یاریزانە دێرینەکان زۆربیان حەزیان لە یاری بوو حەزیان یاریکردن بوو حەزم کرد کۆکردنەوەیە بکەم من دوو گروپمەیە شەمان و سێ شەمان دوو گروپی جیاچی دێرینەکانی وەکو جەنابت و برادەرانی کۆنی ساڵی هێشتاکانەوەمانە کە ڕاضەمان کردوەیەکی کەولە تیپێک و لایەنێک بووە کۆکردنەوەیەکمانەیە و کۆم کردوونەتەوە بەردەوام یاریەکەین و خزمەتیانەکەم و تا ئەم دەقێژ من وەرزشم چەند کەس لای تۆ بێ بەرامبەر کردووە بێ بەرامبەر من وەرزشم کردووە بە مەشق بە نزیکی چەند کەس لە هاوڕێیانی تۆ ماونەتە لە تیپەکە یاریەکەن ئێمە یەکەم جاکە گروپی سێ شەمانمان دروست کرد وێنەکانمانەیە بە 64 ئەندام 2 ساعتمان هەبوو دواوە کاتەکانمان دابەش کرد و ئێستا زیادە بە هەردوو لا 32 تیپێکی جیاواز هەیە تیپێکی جیاوازمانەیە بێجگەلەوە دێرینەکانی سلێمانی بە ناوی هاوڕانی شەهابەوە بەجییان بۆ کە یاریگای گەورە ئەو کاتە داوت کراین بۆ کرماشان چون یاریمان کرد لێرە لەسەر ئەو کاتە خاتوو شاناسخان هاوکاری کردین و خزمەتی کردین لێرە سوپاسیەکەین توانیمان ئێمە وەکو دێرینەکانی سلێمانی دو یاری لەگەڵ کرد ماشان ئەنجام بین لێرە یەکسان بووین لێرە لێمان بردنەوە لەوێ یەکسان بووین و ئێستاش دێرینەکانی سنە لەسەر خەتن کە بتوانن بتوڵێکی چوار فێرقەیی بکەین ئێمە و هەولێر لەگەڵ سنە و کرماشان لە مشت و مڕیەوەین کاراسانیمان بۆ بکەین و ئەو بتوڵێ بۆ دێرینەکان جێبەجێکەین. باشە ئەم کارانی تۆ وای لێ کردووە کە کراوی بەسەر پەرشتیاری هەڵبژاردەی دێرینەکانی سلێمانی و بینیمان ئاستێکی زۆر باش سلێمانی بردێ پێشە تا یاری کۆتاییش و پلەی دووەمی عێراقیشی بەدەستهێنا ئیشکردنە لەگەڵ هەڵبژاردەی دێرینەکانی سلێمانی من لە ساڵی 2023ەوە پێشتر دێرینەکانم هەر هەبووە دێرینەکانی هاوڕانی شار لە ساڵی 2023ەوە بەڕسمی من لە بۆردی وەرشی یەکێتی نیشتمانی کوردستان باشە لەگەڵ نوێنەرایەتی لیژنەی ئۆلۆمپی بەڕسمی داواکرام کە من بەرپرسیارەتی ئەم دێرینانی تۆپی پێ شاری سلێمانی و دەوروبەری بە قەزانەکان بگرماسۆ بڵێ بگرماسۆ منش بە فەخرەوە بەبێ بەرامبەر خزمەت کردن و خزمەتیانەکەم ئەم تیپانش کە ئێمە ئێستا ڕێکمان خستووە ئامادەین بۆ خولانە کارێکی ئاسان نەبووە بەڕاستی لەگەڵ چەند هاوڕۆ برادێکی خۆشەویستمە کاک عەباس و کاک قارەمان و کاک کەمال و کاک مستەفا و کاگەر سەران جەلال و کاگەریڤان ڕۆستەم و کاگەر دەڵان و مستەفای نادی ئاشتی کاپتن و مامۆستا سامان و ئەم دکتۆر یاسین و مەجموعە یاریزانی برادەری کەی دۆست بەڵێ ئەو وێنەکانیانە یاریزانانەمان لە ئێمە لە سنووری کۆیەوە بۆمان هەیە لە تا سنووری خانەخین یاریزان بین بۆ ماڵبژاردەیە توانیمانە چەندها یاری دۆستانە ئەنجام بدەین یاری باش و بتوانین ستافی ڕاهێنەر یاریزان دیاری بکە بۆ هەڵبژاردەکە بۆی بتوانن لە هەموو هەڵبژارد پارێزگای سلێمانیە بە قەزا و ناحەکانە بەڵێ بەڵێ هەڵبژاردناوەندی سلێمانی نەخێر هەڵبژاردەکە کاڵی هەڵبژاردی سلێمانی هەڵبژاردەی سنووری سلێمانی لە کۆیەوە دەست پێکات بۆ خانەقین ئێمە یاریزانیشمانەیە لە سلێمانیە داوامان کردووە بێت لەگەڵمانە لەوانەیە بۆی نەکرابێ یاخود دڵی خەڵکی پێنشکار بێت نەیتوانی بێت یاریزانیشمان ئێستا بۆ نمونە کاگدریسمانێ لە ینی وەشی سلێمانی یاریە کرد و پیاوێکی زۆر بەتوانە و چالاک و یاریزانە بەڵام زروفی تایبەتی خۆی و لێرە من دوعای خێر بۆ مناڵەکان یەکەم نەخۆشە نەیتوانیوە بێ هاوکاریمانە لەم بابەتانەشمانێ و هەشمانە من ڕێزم بۆ هەموو کەسێ هەیە و بە ئێستاشەوە لە ئێستاشەوە لەم کەناڵە خۆشەویستەوە داواکەم بۆ موالیدی بۆ لە دێرینەکان بۆ تەمەنی 40 ساڵ 40 ساڵ لە دوای 40 ساڵەوە بەڵێ ئێستا ئیم ساڵ موالیدی 1964 لە دایک بووی 1964 بۆ یە بەشدار بێ داواکەین تیپەکەمانەمانوێت تازەکەینەوە بە گەنجتر ساڵ بە ساڵ بە گەنجتر ئێمە و یاریزانانی کە ئێستا دەستەی بەڕێوەبەرن لەگەڵ مات ڕایەنەرن یاریزان بوون لە هەڵبژاردەکان لە یانەکان هەڵبژاردی کوردستانیان دیوە کە باومی گێشتمان کردوون و بەدڵ سۆزانە ئیشیان کردووە یاریزانی گەنجترمان هێناوە ئەوان پۆستیان وەرگرتووە ئێستاش بۆ یاریەکانی داهاتوو ئێمە ئەمانوێت یاریزانی هەڵبژاردەکە دروستکەینەوە بە گەنجتر لەسەر 40 ساڵەوە بەڵێ لەبەرەوەی ئێستا هالیەن چەند پێشبڕکێکمان لە پێشە پێشبڕکێکی ڕانیەمان لە پێشە کە لە مانگی 6 دەست پێکا بە بۆنەی یادی دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستانەوە دوایەوە هەڵبژاردەی
هەڵبژاردەکانی عێراق دەوری عێراقی ئەم هەفتەیە تیر و پشکی بۆ ڕاکێشێ ئەبێ ئێمە ئامادە باشی بۆ بکەین. باشە ئەم پاڵەوانێتیە کە بەلەدانی پەناڵتیەک لاکەرەوە پلەی دومتان بەدەستێنە باسی ئەوم بۆ بکات چەند یاریتان کرد چەند خۆناغ بوو ئەم چۆن توانیتان بەشداریکەن کە بێگومان ئەمە مانەوە و ئەوانەی تێکە هەرچوی تێکرد ئێمە پێش بڕکێ ئێمە سەرۆکی هەڵبژاردەکەمان کاک عەباسە کە یاریزانی دێرینی سلێمانی و داوەری سلێمانی بووە ئەو ئیشەکانی دەرەوەمان بۆ جێبەجێکای شەکانی لاقاتمان بۆ کا لەگەڵ عێراقا لەگەڵ ئێمەنیش خۆم لەگەڵ ئەو ستافی کە هەڵبژاردون و لەگەڵ ما کارەکەن بە دڵسۆزانە و بە خۆشەویستانە و بە برایەنە بەبێ بەرامبەر هاتوون بەشدار بن و خزمەتیان کردوین ئەم بتوڵەی جامی عێراق بوو پێگات بوو لە 16 پارێزگا بە دوو قۆناغ بەڕێوە چوو قۆناغ یەکەم چوون و هاتن بوو هەشتی بچووە دەرەوە ئێمە توانیمان چوون و هاتنمان لەگەڵ هەڵبژاردەی مووسڵا کرد ئێمە موسڵمان تێپەڕان بە خۆشحالیەوە سەرکەوتین بۆ هەشتی بوو هەشت هەڵبژاردەکە کۆمەڵی ئێمە کۆمەڵی هەولێر بوو کۆمەڵی ئێمە هەولێر بوو سلێمانی بوو زیقار بوو ئەنبار بوو باشە هەشت بە دوو کۆمەڵەکەی ئەو لاش کۆمەڵەکە لاش چوارتی پیتر بوو چوارتی بوو کەرکووک و میسان و بابلوانە بوون ئێمە لە بەرهەلێکەم یەکەم یاریمان لەگەڵ هەولێرە سەرکەوتوو نەبووین باشە یاریەکان دوا بە دواوە هەموو یاریەکانمان بردەوە لە یاری پێش سەرکەوتنمان بەر هەولێر کەوتینەوە توانیمان یاریکی باش لەگەڵ تیپی هەولێر بکەین سەرکەوتین بۆ قۆناغی چواری لە قۆناغی چواریش بە ئاسانی بە یاریکی خۆش و بەهێز سەرکەوتین بەڵام بتوڵەکە بەڕاستی بتوڵێکی زۆر قورس بوو لە دنیاە نەمبیستۆ نەکراوە تۆ تیپێکی لەو تەمەنەوە دێرینانەیە 5 ڕۆژ لەسەر یەک هەر 5 ڕۆژەکە یاری بکەین بەڵێ 5 ڕۆژ لەسەر یەگەر 5 ڕۆژەکە یاریمان ڕی لە زۆربەی یاریەکانیشمان کەوتە کاتژمێر سێەوە یەک یاریمان کاتژمێر پێنج کردکەوەی جەنابتان خۆتان لێ بوون یاریەکانمان مووی کاتژمێر سێ بوو مانەوەکەمان ئێمە لێرەوە بێ هەموو کاتێک سوپاس و پێزانینی خۆمان بۆ بەڕێز کاک شێخ جەعفەرە بێت جەگری سەرۆکی هەرێمی کوردستان دیوەخانەکەی میوانخانەکەی واڵا کردووە بۆ هەموو جارێکە ئێمە چوونێتە هەولێر لەبەروی نەمانتوانی و مەسروفاتی بکەین ماڵەکەی وەکو ماڵی خۆمان هەڵبژاردە هیچ کاتێکیش لە 25 کەس کەمتر نەبووین توانیتی ئێمە لێرەوە حەز دەکەم لە کۆتایی یا سوپاس و نامە بۆەوە و هاوکارانە برێرین لە ماڵی ئەوان ماوینێتەوە توانیمانە لەوێ بین بتوڵەکەشمان بەلەدانێک لاکەرەوەکان بوون بە دووەم بەڵام بەڵێ پێ ئێمە لە یاری کۆتایی یا جەنابە لەوێ بووی پێش یاریەکە ئێمە دووەلی زۆر ئاسانمان بۆڵکەوە هەرێکی گۆڵی ئاسان کە ئەوە لەمان لە دەستدا دووە ئەوە لێدانێکی سزا دروست بوو بۆمان ئەویش شانزیاوەرمان نەبووەمان نەکردەوە بوو لە لێدان سزاکانە لە بەختەکەی تۆ بووکە بوو بڵێ نا دەستان خۆش بێ ئێستا چی کەتان بەدەستێ پاڵەوانتی نۆدەوڵەتی وە خۆتان چۆن بۆ ئامادەکەن کە لە وڵاتانی ئێمە من حەزەکەم باسێکی ئەم ڕەوادینە بکەم ئەم دێرینانە بکەم دێرینانە لە عێراق کاتی خۆی یاریزانی هەڵبژاردەی عێراق ئەحمەد ڕازی وفاتی کردووە خواری خۆش بێت ئەو ئەمەیدانا بۆ هەموو یاریەکان دوا ئەوە کە ئەو وفاتی کرد غانم عرێبی یان دانا غانم عرێبینی بەرپرسی دێرینەکانی هەموو عێراق بۆ هەموو یاریەکان بەڵام بۆ تۆپی پێ بەسام ڕۆڤە بەسام ڕۆڤ لە عێراقا لە کوردستانیش کاک سالار شوانی بەرپرسیش ئەوان پێڵێن شیمالی عێراق ئەمە بەرپرسی هەرێمی کوردستانە لێرە کاک عەباس ئەندامە لەوێ لەگەڵیان بە تەمای ئەم بتوڵانی کە کردووە لە دەروی ئەوروپا هەولێر توانیوێتی بەشداری هەموو بتوڵەکان بکە بتوڵەیەکەیە کاسی عەرەبی پێڵێن پار لە ئەردەن کرا هەولێر بەشداری کرد یەکەم بۆ ئیمساڵ لە مەغریبە کرێ کاسی عالەمی هەڵبژاردەکانە کرێ ساڵانە لە تورکیا هەولێر توانی بەشداری بێ و لێرە پیرۆزبایی هەموو شتێکیان لە یەکەم توانیان ئەوەش بەدەست بەکردن بەڵام ئێمە ئیمکانیەت و توانامان ساڵی پارتۆ جەناب داگا لێبوو 31 نامەمان پەیوەندی کرد نامەمان
نردووە بۆ سیوەک چۆن کەس وەڵامی نێنەوە یاریزانانە هەموو یاریزانانی سلێمانی لەوانە کەمتر نین کە بەشداریوانی کرد و بگرە زیاترێژە یاریزانانی لای ئێمە هەموو یەکی 15 ساڵیە خزمەت یانەکانی کوردستان و هەڵبژاردەی کوردستانیشیان کردووە ئێستا هەمویان ڕایەنەرن لە یانەکان کارجێڕن لە یانەکان ڕایەنەرن لە تیپە باشەکان ئەنی من لێرەوە داواکارم لەلایەنی پەیوەندیدار لە بەرپرسە حیزبیەکان لە بەرپرسە حکوومیەکان لە دەوڵەمەنگە بەڕێزەکان کە کۆمپانیایان هەیە بتوانن هاوکاری ئەم تیپەمان بکەن بتوانین ئەم یاریزانە نەمان مەحروم نەبن بێبەش نەبن لەو پێش بڕکیانەوەکو ئەو شوێنانی تر بەڕاستی ئێمە من لێرەوە بەداخەوەکەم قسەیاکەم زۆر جاری یاری بکە بۆ ناوچە نزیکەکانی سلێمانی ئەچین لە بینی خۆمانە پاری پاس و ئاو داوەرۆمانە کۆکەینەوە بەداخەوە باشماندوو نەبن کاک ئەحمەد ئاگامان لە ئیشەکانتانەوە شوێندەستان بە وەرزشەوە دیارەوە هەڵبژاردەیەش دێرینەش کە دروست بۆ جارێکی دیکە گەڕانەوەی هاوڕێیانی یانەکانە لە هەڵبژاردەی دێرینەکانی سلێمانی دوا هەمین قسە بۆ خۆت جێ هێڵم خەون و ئاواتی تۆ لە وەرزشات چییە ئەتەوێت چی بڵێ لەسەر ئەم هەڵبژاردەیەش کە ماوەیەکە سەپەرشتیەکەی من پێشەوە پێم خۆشە ئەو هاوڕێ و کەس و کار و بەرپرسانی کە هاوکاریان کردوین لێرەوە سوپاسنامەیان بۆ بنێرم باشە بەسەرکردنەوەشیان ئەەکەین دیارە بە گروپەوە سەردانیانەکەین ئێمە لێرۆ ئەم هاوڕێ خۆشەویستە و بەرپرسانە هاوکاری ئەمە هەڵبژاردەیان کردووە لە دروستبوونی هەڵبژاردەکەمانەوە کە ئین بووین کاک شێخ جەعفەری شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێم و لێپرسراوی ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەموو جارێک لە هەولێر لە میوانخانەیەەکەی جەنابی دەمێنینەوە ئەمێ لێرۆ سوپاسی کاک زیاد جەبار لێپرساوی مەڵبەندیەکی نیشتیمانی کوردستان بکەم کە هاوکارمان بووە و پەیمانیەوەی پیاوین هەموو جارێک هەچ پێشبڕکێ بێ هاوکاریمان بکە لێرەوە سوپاسی جەنابی بکەم من لێرەوە پێم خۆشە سوپاس و ڕێزم بۆ کاک شێخ ئەدیبە ئەندامی بۆرجی وەرشی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەموو بتوڵەکانم لە هەموو پێشبڕکانم لە هەموو چالەکەکانم لە پشتمەوەیە و پشتی گرتوم و لەگەڵ مایە لێرەوە مێ سوپاسی بکەم سوپاسی کاک مەحموود محەممەد جێگری سەرۆکی یانی پێشمەرگە بکەم کاک دکتۆر دیار سەرۆکی لقی سلێمانی لیژنەی ئۆڵمپی بکەم کاک کاروانی شێخ زیرەک جەنابێ بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی سوپاس و پێزانینمانەیە بۆ جەنابەوە هەموو شتێکە کردو بۆ ئێمە کاک سەردار قادر پارێزگای پێشووی شاری سلێمانی هاوکاری کردوین بە بڕێک پارە بۆ منتەقەبامان کاک زاری کەریمە ڕەش کەسادی شاری سلێمانی هاوکاری کردوین بە بڕێک پارە بۆ منتەقەبەمان کاک مەلا جەبار خاوەنی کۆمپانیای سەرگەڵ و کەسایەتی سلێمانی وەکو وەرزشکارێکی دێرینیش دایم پشت و پەنامان بوو و هاوکاری کردوین کاک کەمالێر کاک هێرش کەمال جێگری سەرۆکیانی نەورۆز پشتگیری کردوین کاک ڕزگاری تیپی چیار پشتگیری کردوین بە پاسەکەی تیپەکەیان بۆ هاتوو چۆمانە کاک سەباحی شێخ کەریم یاریزانی دێرین لەگەڵ کاک محەممەد عەلی ڕەزا یاریزانی دێرین ئەمانە بە بەردەوامی هاوکاریان کردوین کاک دکتۆرە ڤاڵاتۆتە سەرخەت و داوای چاوپێکەوتنێکی کردووە لێمان وەکو پارێزگای سلێمانی چاومان پێ بکەوێ لێرەوە پێم خۆشە سوپاس و پێزانینم بۆ ئەو یانانەوە بۆ ئەو بەرپرسانی کە یاریگایان بۆ دابین کردوین بۆ نمونەیانی وەرچی سیروانی نوێیانەی پێشمەرگە یانی ئاشتی یانەی نەورۆز ینی زانکۆ تیپی وەرجی چی ئەمانە دایم هاوکاریان کردین بۆ یاریگا بەهیوام هیچ کێشەتان نەمێ ئەو هەموو هاوکاریانە زیاتر بێ بۆ ئەوەی بەشداری چالاکی زیاتر بکەن و زیاتر ئاسوودە بن سوپاس دەکەم من ئەمەوێت لێرەوە ڕابگەێنم بۆ برادەر و خۆشەویستانی کە هاوکارم بوون لە کارەکەمان لە دەرمەوە لە دەرەوە پشتگیریان کردوین ئەمانە دایم پشت پەنابن ئێمە بە تەنیای ئیشمەکەمان پێ ناکرێ ئەگەر هاوڕێ خۆشەویست و دڵسۆزمان نەبێ ئەوانە دایم پشتگیری ئێمەیان کردووە و دڵسۆزانە ئیشیان بۆ کردوین بەس من لێرەوە ئەمەوێ بە دێڕێک باسی کەسایەتیەکی وەرزشی دێرینی شاری هەولێر بکەم کە بەرپرسی ئەم رابطەی هەرێمی کوردستانە کاک سالار حاجی سالار شوانی توانی کار ئاسانیەک بکە ئەو بتوڵەی مجەمەعی هەشتی پێی کە ئەبووای هاتو چۆ بکرای بۆ نمونە ئێمە ناگەینە بەسڕا ناگەینە ئەمارە توانی ئەوەشتی ببێنێتە هەولێر و لەگەڵێکێتی تۆپی کوردستانە تەنسیقیەکەن و یاریەکانیان لەوێ بۆ دابین کرد و ئاسانیان کردن پیاوێکی چالاک و دڵسۆزە و هەوڵی بۆ دڵسۆزانەیەوە بۆ تیپەکەی و کاک تاریقی ژاوکاری کردووە سەرۆکی یەکێتی تۆپی بێ داواکەین برادەرانی لای ئێمەش
بتوانن هاوکاریمان بکەن تیپەکەمان وەکو تیپەکانی هەولێر و شوێنەکانی تر من دەستخۆشکەریان لەکەین کە ئەوان چالاکی بۆی زیاتر هاوکار بن منەوە زۆر سپاس دەکەم سپاس بە ئامادەبوون لە بەرنامەی سپۆرت مەگەزین دەستخۆش نیش بەخۆ پێخۆشحاڵیەوە شوێکی کورد وەرەگرین دواتر لەگەڵتان بەرداوامە بین بە هەواڵە جیهانەکان.